ئەم کتێبە بیرەوەری ژیانی زانای ناوداری کورد دکتۆر جەمال نەبەزە کە هەر لە مناڵیەوە تا ئەو کاتەی کە تا بڵێن ساڵانی شەستەکان دیارێکراوی تا ساڵی 1962 بیرەوەری و سەربورزەی ژیانی خۆی ئەجێڕێتەوە کە زۆر بە وردی باسی ژیانی خۆی و بنەماڵەکەی و دراوسێکانی و گەڕەک و شار و قوتابخانە و هەموو ئەو وێزگانەی کە ژیانی کە دکتۆر جەمال نەبەز چووە زۆر بە وردی ئەیجێڕێتەوە. کام کتێبە تەمە کتێبێکی گەورەیە کەی خوێنیتەوە وەک وایە ڕۆمانێک بخوێنیتەوە یاخود سەیری فلیمێکی دۆکومەنتاری بکەی. ئەمڕۆ مەراسیمی بڵاوکردنەوەی نوێترین کتێبی پرۆفیسۆری دوورە وڵات نووسەر و کەسایەتی نێوداری کورد مامۆستا جەمال نەبەز بوو بە ناوی بیرەوەرینامەی ئەو ڕۆژانەی جارێکی دی ناگەڕێنەوە. ئەم کتێبە 640 لاپەڕێ و باسی ئەو ڕووداوە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و کەلتوری و هونەریاناکە کە لە باشووری کوردستان بەگشتی و لە شاری سلێمانی بە تایبەتی ڕوویان داوە.